بەڵێ سڵاوتان لێ بێدارە من لە ڕێکخراوی تاج العارفینم کە ڕێکخراوی تاج العارفین یەکێکە لەو ڕێکخراوە پەروەردەیانی کە لە هەڵەبجە کار لەسەر پەروەردەکردنی ڕۆڵەکانی خەڵکی هەڵەبجە دەکات بۆەوەی کە هەم لە ڕووی پەروەردەی ئاینیەوە هەم لە بەرکردنی قورآنی پیرۆز جیاواز بن و لێرە ئەو قوتابیانی کە دێن ئێرە قورآنی پیرۆزیان پێ لەبەردەکرێت و جگەلەوە سەدان و دانوانی پەروەردەیی پێشکەش بە قوتابیانی ئێرە دەکرێت کە بە پێ و زانیارانی کە هەیە زیاتر لە 1000 قوتابی لە کوڕ لە ئاستە جیاوازەکان لە ڕێکخراوی تاج العارفین وانە دەخوێنن. ئێستا ئەمڕۆ مناسبە و مەراسیمێکی جیاوازە کە بۆ 7 قوتابی کچ ئەنجام دەدرێت ئەوی ژەوەیەکە تەواوی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە. من ئێستا چمە لای خۆیان بزانم چی هەستێکیان هەیە بۆی کە لە نزیکەوە خۆیان باس لە وەستە بکەن کە تەواوی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە. ئەمە ئەو 7 خوشکن کە لە هەڵەبجە لە ڕێکخراوی تاج العارفین تەواوی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە. سڵاوتان لێبێ. سڵاو لە ئێوەش. هەستی ئێوە چییە کە تەواوی قورآنی پیرۆزتان لەبەر کردووە؟ من بشرا ماکوان جەمالم توانیمە الحەمدوللا لە ماوەی 4 ساڵە قورآنی پیرۆز لەبەرکەم ئەم ساڵ قۆناغی 12م. پەیامت چییە بۆ خەڵکی دیکە بۆەوەی کە لەگەڵ قورئان بژین؟ پێیان بۆ خەڵکی ئەوە هەیە کە قورئان بکەن بە بەرنامەژیانیان هەر لە ئێستاوە نەدرەنگە و نەزووە ئەتوان دەست بکەن بە قورئان لەبەرکردن بەخوای گەورە خۆشی ئەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر کرد ئێمە قورئانمان ئاسان کرد بۆ هەر کەسێک کە دەستی پێوە بگرێت. زۆر سپاس. ئێوە بە ماوەی چەندێک قورئانی پیرۆزتان؟ سەرتا بەخێر بێن. من لە عەبدولدائیم خوێندکار لە پۆلی 11 ئامادەیی. الحەمدوللا سپاس بۆخوای گەورە کە توانیمان ئەم فەزڵە گەورەیە بگرینە سەر شانمان لە ماوەی 5 ساڵە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزم و یعنی فەزڵێکی زۆر گەورەیە کە خوای گەورە پێمانی بەخشیوە و هیوادارم هەر گەنجێک ئەگەر بێوێ دەست بەم قورئانەوە بگرێ بێوێ ئەم فەزڵە گەورەیە بەدەست بێنێ هەر لە ئێستاوە درەنگ نییە دەست پێ بکات و ئینشاءڵڵا خوای گەورە نەخشە بێ لە هەموو ئەو گەنجانی کە حەز دەکەن ئەم فەزڵە گەورەیە بەدەست بێنن. زۆر سپاس. خەڵکانێکەیە لە قورئان لەبەرکردن قورسە زەحمەتە. ئێوە چی ئامۆژگارییان دەکەن لەوەی کە ئایا قورئان لەبەرکردن و تەواوی قورئانی پیرۆزەگەر کەسێک یا گەنجێک بێوێ لەبەری بکە هەر بە فعلی قورسە یاخودەوەی کە ئاسانەگە ڕۆژانە لەگەڵی بێگومان هەر شتێکی گەورە کە تۆ بتێ بیکەیت کە ئەنجامەکەی گەورە بێت پێویستی بە هەوڵدان و شتی قورسەیەکە کورسی قورسەیەکە بۆی بکەیت بەڵام ئێمە لەبەرەوەی قورئانە لەبەرەوەی ئێمە بەدڵ تەنها لەبەر خوای گەورە ئێمە ئەم کارەمان کردو بێگومان خوای گەورەش بۆت ئاسانەکە یعنی ئەگەر تۆ تەنها نیەتەکەت لەبەر خوای گەورە بێ خوای گەورە بۆت ئاسانەکات و ئەتوانی بەسەریا سەرکەوێت. لە ماوەی چەندێکا تەواوی قورئانی پیرۆزت لەبەر کرد؟ ئێمە بە ماوەی نزیکەی 5 ساڵ. پیرۆزتان بێت. ئێوە چ پەیامێکتان هەیە بۆ گەنجان؟ بەناوی خودای گەورە سەرەتا و زۆر سپاس کەناڵەکەتانەکەم کاتون بۆ ئێرە و دوای ئەو فەزڵە گەورەی کە خوای گەورە پێی بەخشین کە ئەمە توانیمان ئەم قورئانە گەورەیە لەبەر بکەین بەڕاستی زۆر سپاسی خودای گەورە ئەکەین دوایەوە زۆر سپاسی مامۆساکانیش و ماڵەوەشمان ئەەکەین کە یارمەتیان یاوین و پەیامیشم بۆ گەنجانەوەیە کە ئەوانی شەوڵ بن وەکو ئێمە بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆش و مبارەکە بەڕاستی لەبەرکردنی قورئان زۆر خۆشە لە دڵەوە ئەگەر هەموو کەسێ هەستی پێیەکە بۆیە هیوادارم هەموو کەسێ هەر لە سەرەتاوە هەوڵ با ئەگەر تا ئێستاش لەبەری نەکردووە لێسەوە دەست پێ بکە بەڕاستی تەنها لە سەرەتاکەیەوە یەک تۆس هەوڵی لەگەڵا بە ئیشەڵڵا خوای گەورە بە دوعاکردنیش بۆی ئاسانەکات و ئیشەڵڵا هەموو لایەکیش ئەو ڕۆژە خۆشەی بەنسیبە بێت. ئێوە دەڵێن چی دەربارەوەی کە گەنجان زیاتر ببنە هاوڕێی قورئانی پیرۆز؟ سەرتا منای خۆی بەخشندە میێرەوان زۆر سپاسی خوای گەورە کە شەرەفمەندی کردم بۆی بمە حافزکاری قورئان و پێیان بوو هەموو گەنجە ئەوەیە لە جاتی ئەوەی هەموو کاتەکانیان لە شتی بێمانە و بێسوودا بەسەربن ینی لە زۆربشتە درەکانی ئەم سەردەمەیە بگەڕن و سەر حەق و ڕاستیەکەیان ڕێگەی قوڕاستی خۆیان کە ڕێگەی خوای گەورەیە و هەتاکو کات بە قورئان ببەخشن هێشتا هەرکەمە و هەموو ڕۆژێک پێویست هەموو ڕۆژێک هەر وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی فەرمێ تعاهدوا القورآن پێویست ناکە قورئان ینی بڵێ ئەمڕۆ لەبەری کەم یا مانگی ڕەمەزان لەبەری کەم قورئان شتێکە کە وەک چۆن خەوتن و خواردن پێویستە قورئانش پێویستە ئاوا بخوێنرەوە لەگەڵیا بیت. وكان الإنسان عجولا وجعلنا الليل والنهار آيتين بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. الحمد لله رب العالمين اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دار أمره سپاس بۆ خوا سبحانه وتعالى کە لە نۆبەرەی بەرهەمی
پەروەردە و خزمەتکردنی قوتابیان و ڕۆڵەکانمان لە ڕێکخراوی تاج العارفین لە پارێزگای هەڵەبجە لە یەکەمین دەستپێکی حفظی قورئانە ئەمڕۆ خەڵات و ڕێزلێنانە بەخشین بە 7 تەلەبەمان کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و دەستپێکی یەکەمیشمان هەر 7تەکەیان خوشکن و تەلەبەی پۆلی عەلئەکسەر ناوەندین و پۆلی دوانزەن. سوپاس بەخوای پەروەردگار کە هەیانە لە ماوەی ساڵێک ساڵ و نیوێک هەشیانە تا 3 ساڵ کە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە. ئەمەش بەڕاستی شەرەفێکی زۆر گەورەیە و دروشمی ئێمەش بەڕاستی بریتیە لەوەی کە حیفزکردنی قورئانەکان لە دڵمانە و ڕنگدانەوە و کارپێکردنی لە کردارمانە. بە تایبەتی زۆر تەرکیزمان لەسەرەوەیە کە لەگەڵ تەدەببور و ڕۆچوون لە قورئانە تەفەکوور و بیرکردنەوە و هەروەها ڕنگدانەوە و بە ئەخلاقکردنی لە مامەڵ و هەڵسوکەوتمانە. بۆیە ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار لە نۆبەرەی سەرەتای پاییزی ئەم ساڵمانە ئێمە دین سوپاس بەخوا کە بەهارێک ئەبەخشین بە پایڕێزگای هەڵەبجە و بەگرە بە هەموو مسلمانان لە کوردستان و لە دەروی کوردستانیش بەوەی کە ئەمانە هەڵگری حیفزی قورئانن.